ئەو کاتتان باش بە خێراتنێکی هەموو لایەکتان دەکەم. هەروەک دەزانن لە 48 ساعتێ ڕابردوو ڕاگررتنی هاتوچۆ ڕاگەیەندرا بوو لە ناو هەردوو شاری هەولێر و سولەیمانی بۆ ماوەی 48 کاتژمێر کە ئەم شەو لە کاتژمێر 12 شەو کۆتایی پێدێتن. پاشەوەی کە ڕاوێژمان کرد لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت و لە گفتوگۆدا بووین لەگەڵ هەردوو پارێزگاری هەولێر و سولەیمانی و ئەوانیش لە کۆبوونەوەی ژووری ئۆپەراسیۆن لە ئاستی پارێزگا کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا بوو. پاشەوەی کە لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە پێویستە ڕایان وەربگیرێتن لە ئاستی پارێزگا و لە ناو ژووری ئۆپەراسیۆن هەموو لای گەیشتنە ئەو قەناعەتە کە ئەم ڕاگررتنی هاتوچۆیە درێژ بکرێتەوە لەبەر بەرژەوەندی گشتی و لە پێناو کەمکردنەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەردوو شاری هەولێر و سولەیمانی کە ئێستا چەند حاڵەتێک تۆمار کراون. هەتا ئێستا 28 حاڵەت بوون، ئەم ڕۆژ ڕەنگە حاڵەتێکی تر ڕاگەیەندرا بێتن هەتا ئێستا بوون بە 29 حاڵەت. دواتر لایەن وەزارەتی تەندروستیەوە تۆماری ئەمڕۆ بڵاو دەکرێتەوە لە ڕێگای بەیاننامەیەکەوە. بۆیە پاشەوەی کە دراسەیەکی وردمان کرد بڕیارماندا کە ماوەی هاتوچۆکردن ڕاگررتنی هاتوچۆ لە ناو ئەو دوو شارە درێژ بکەینەوە بۆ 72 کاتژمێری داهاتوو و لە هەمان کاتدا هاتوچۆی لە نێوان قەزایەکانی هەردوو پارێزگای هەولێر و سولەیمانی واتە لە نێوان قەزایەکانی پارێزگای هەولێر خۆیان هاتوچۆەکە ڕابگیرێت و لە ناو قەزایەکانی پارێزگای سولەیمانیش کە دوێنێش ڕاگەیەندرا بوو هاتوچۆەکە کەم بکرێتەوە. ئەم بڕگەیە بە پێویستم زانی کە ڕۆنی بکەینەوە بۆ هاوڵاتیان. هاتوچۆ مەبەست ئەوەی کە دوێنێ و پێرێ لە هەولێر و سولەیمانی کراوە وەکو خۆی بەردەوام دەبێتن، بەڵام لەبەرەوەی کە خەڵک ڕەنگە وەکو پێویست خۆی ئامادە نەکردبێتن بۆ ئەو مانەوە لە ماڵەوە، دەسەڵاتی پێویستماندایە هەردوو پارێزگار بۆ ئەوەی هەستن بە ڕێکخستنەوەی بارودۆخی ژیان بە تایبەتی لە دابینکردنی کەلوپەلی پێویستی خۆراک، داو دەرمان، ئەو پێویستیانەی کە هاوڵاتیان لە ڕووی نانکردنەوەی هەندێک فەرنی نانکردن دەسەڵات دراوەتە هەردوو پارێزگار کە ڕێکی بخەنەوە و ئەمڕۆ لە گفتوگۆدا بووینە ئەوان ئامادەسازی خۆیان کردووە بۆ ئەوەی کە لە دوای بڵاوبوونەوەی بەیاننامەی وەزارەتی ناوخۆ ئەوانش ڕێکخستنەوەی ئەو بارودۆخە بکەن. ڕێکارەکان بەو شێوێ دەبن کە هاوڵاتیان پێویستە لە ماڵەوە بمێننەوە وەکو خۆیان کە جێبەجێیان کردووە هەتا ئێستا بە سوپاسەوە جێگای خۆیەتی دەستخۆشی لە هەموو هاوڵاتیانی هەردوو شاری هەولێر و سولەیمانی بکەین کە زۆر بە ڕێکوپێکی و هاوکار بوون لەگەڵ پارێزگاکان لەگەڵ دامودەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە ڕێکوپێکی پەیگیریان کرد لە جێبەجێکردنی ئەو بڕیار و ڕێنماییانە. جێگای سوپاسن، جێگای دڵخۆشیە، هەروەکو چۆن ئێمە لە سەرەتای کابینەشەوە جەنابی سەرۆکی حکوومەت ڕایگەیاندبوو کە ئێمە ڕاستگۆیانە و بە شەفافی هەرچیەک هەبێتن دەیخەینە بەردەستی ڕۆڵەکانی ئەو گەلە و هاونیشتیمانیان و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان. بۆیە لەسەر بنەمای ئەو سیاسەتە لە مامەڵەکردن لەگەڵ دیاردە و حاڵەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەوڵمانداوە ئەو پەڕی شەفافیت بنوێنین و پەیوەندیەکی دروست لە نێوان حکوومەت و هاوڵاتیان دروست بووە و هەردوو لامان بەیەکەوە توانیمانە تا ئێستا ئەنجامێکی زۆر باشمان دەستکەوێتن و هیوادارم کە ئەم پەیوەندیە و ئەم التزامە بەردەوام بێتن بۆ ئەو 72 ساعەتەی کە بێتن بۆ ئەوەی بتوانین لە فرسەت بدەینە تیمەکانی تەندروستی باشتر و باشتر زاڵ ببن بەسەر ڤایرۆسی کۆرۆنا. بەڕێزان هاوڵاتیانی خۆشەویست، ئێمە لە قۆناغی
هێرش بردنین بۆ ئەو ڤایرۆسە. یەکێک لە پسپۆرانی چینی کە نەسیحەتی دەسەڵاتدارانی ئیتاڵی کردبوو لەو مەوزوعە داوای لێ کردبوون ئەم ڤایرۆسە پێیەکانی بشکێنن پێ بکرێت ئەم ڤایرۆسە. مەبەستی ئەوەیە کە ئەم ڤایرۆسە خۆی پێی نییە، بەڵام بە ڕێگای مرۆڤەوە دەگوازرێتەوە. بۆیە پێویستە خەڵک لە ماڵەوە بمێنتەوە بۆ ئەوەی ئەو ڤایرۆسە جوڵەی نەکرێتن، پێ بکرێتن. ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان کردومانە بۆ ئەوەیە کە ئەو ڤایرۆسە نەگوازرێتەوە. و خۆشبەختانە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە بۆ ئەوەی کە کۆنتڕۆلکردنی باشتر بکرێتن. بۆیە بەردەوام بوون لەسەر ئەو بارودۆخە و مانەوە لە ماڵ شتێکی زۆر زۆر گرنگە. هیوادارم کە تەحملێکی زیاترتان هەبێتن. ئێمە تێدەگەین لەوەی کە خەڵکانێک کاری ڕۆژانەیان لەدەستداوە، بەرژەوەندیەکانیان وەکو پێویست بەڕێوە ناچن، هەندێک خەڵکی کەم دەرامەت تووشی قەیران دەبن و لەمەشدا لەگەڵ پارێزگارەکان باسمان کردووە کە بەڕێگەی ژووری ئۆپەراسیۆن داوا لە خەڵکی خێرخواز و ئەوانەی کە دایانەوێت هاوکاری بکەن و دام و دەستگاکانی حکوومەتیش ڕاست پێدراون کە ئەگەر لە شوێنێک خێزانێک پێویستیەکی هەیە و توانای نییە هاوکاری پێویست بگەیەندرێت بەو خێزانە، چونکە ئێمە هەر داوا ناکەین ڕێنمایەکان جێبەجێ بن، بەڵکو ژیانی ئەو خەڵکەش ئەو هاوڵاتیانە بۆ ئێمە ئەولەویەتە و هەموو ئیجراتەکانیش بۆ ئەوەیە کە تەندروستێکی باشترمان هەبێتن لە ناو کۆمەڵگا. بڕیارێکی ترکە ئەمڕۆ دراوە ئەوەیە کە درێژکراوەی بڕیارەکانی پێشووە ئاگادارکردنەوەی هەموو لایەکە لە بەیانیەوە 16 لە 12 شەو دوایین مۆڵەتە بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان کە لە ئێرانن و لە تورکیاشن بگەڕێنەوە هەرێمی کوردستان، چونکە لە سبەی 12 شەو ئەو دەروازانەی کە کراوە بوون وەکو دەروازەی پەرویزخان و باشماخ و حاجومەران و ئیبراهیم خەلیل ئیتر ئەو دەروازانە دادەخرێن بەڕووی گەشتیاران بەڕووی خەڵک تەنها بۆ مەبەستی جموجۆڵ و ئاڵوگۆڕی بازرگانی بەو میکانیزمەی کە پێشتر بڕیاری لەسەر درابوو بەکراوەیی دەمێننەوە بۆ ئەوەی کە کاریگەری نەبێتن لەسەر پێداویستیەکانی سەرەکی کە هاوڵاتیان پێویستیان پێە. من بە پێویستی دەزانم کە هەموو خەڵک پەیوەندی بە خزم و کەسی خۆیەوە بکاتن لە ئێران لە تورکیا بۆ ئەوەی لەو 24 کاتژمێرەی کە لە بەردەست ماوە بگەڕێنەوە بۆ ئەوەی لەسەر سنوورەکان دواتر تووشی کێشە نەبن، چونکە لە بەیانیەوە کاتژمێر 12 شەو سنوورەکان دادەخرێن و ئیتر ناکرێنەوە تا 1/4. بۆیە تکام وایە پەیوەندی بە خەڵکی خۆتان بکەن بە بگەڕێنەوە ناو خزم و کەسوکاریان. من دەمویست ئەو بابەتە ڕوون بکەمەوە بۆ ئەوەی وازح بێتن درێژکردنەوەی ئەو 72 سعاتە وەکو دوێنێ و پێرێ نابێتن، هەندێک ئاسانکاری دەکرێت لەکردنەوەی هەندێک سوپەرمارکێت ئەوانەی کە کەلوپەلی خۆراکی پێویست بۆ هاوڵاتیان دابین دەکەن، فڕنی هەندێک مەسائلی دا و دەرمانە تەڕە ئەوەیە کە بڵێن میوەجاتە پێویستی هەنووکەینە کە هاوڵاتیان بتوانن دابینی بکەن. ئێمە جارێکی تر سوپاسگوزارین بۆ تەحمل و خۆڕاگیری هەموو هاوڵاتیان و بۆ ئەو هاوکاریە کە لەگەڵ دام و دەستگاکان نواندیان و لە هەمان کاتدا لەم ماوەی ڕابردوو بەرپرسان لە دەروازە سنووریەکان لە فڕۆکەخانەکان وێڕای تیمەکانی تەندروستی و دەستگا ئەمنیەکان ئەرکێکی زۆر قورسیان لەسەر شان بووە و وەکو پێویست هاوکار بوونە، هەمویان لەگەڵ ئێوەی هاوڵاتیان وەکو یەک تیم ئیشتان کردووە ئەو ئەنجامێک کە ئێستا لە بەردەستمانە و ئەو خۆڕاگیریەوە بەرهەمی هەموو لایەکە و هەمووشمان بەیەکەوە دەتوانین ئەو قۆناغە تێپەڕێنین و ئینشاءڵڵا کەمترین بەرکەوتەی تر دەبێتن و هیوادارین ئەوانەی کە توش بوونە لە کاتێکی نزیکدا چارەسەری گونجاویان. بابەتی کۆنتڕۆلکردنی نرخەکانیش بەعکسەوە خەڵکێکی زۆر چاودێری دەکاتن، تیمەکانی قایمەتەکانی ناوشار زۆر ماندوونە، دەستخۆشیان لێ دەکەم. بەداخەوە لە هەموو بارودۆخێکیش هەندێک خەڵک هەیە، ینی دەیەوێ هەندێک بەرژەوەندی بچووک بەدەست بخاتن. هیوادارم ئەو خاوەن فرۆشگایانە
هەوڵ بدەن لە جاتی گرانی بکەن تۆزێک هەرزانتری بکەن چونکە ئەرکی هەموو لایەک قورسە. ئەم کۆرۆنا ڤایرۆسە بارودۆخی ئابوورین هەموو دنیای تێکداوە، بارودۆخی عراقی تێکداوە، بارودۆخی هەرێمی کوردستان متەئەسرە تا ڕادەیەکی زۆر. ئێمە بازارەکانی ناوخۆمان ڕاوەستاوە، داهاتی هەرێمی کوردستان لە ناوخۆ زۆر کەمی کردووە، نرخەکانی نەوت لە ئاستی جیهان زۆر دابەزیون، بارودۆخی ئابووری بەرەو کێشەیەکی گەورە دەچیتن. بۆیە پێویستە خەڵک هەموو هاوکاری یەکتر بێتن. ئێمە بڕیارمانداوە لە حکوومەت ڕاستگۆ بین و شەفاف بین لەگەڵ خەڵکی خۆمان و لە هەر حاڵەتێکی نەخوازراودا لە هەر بابەتێک ئێمە حەقیقەت و ڕاستی بە ملەتی خۆمان دەڵێن. بۆیە پێمان وایە ئەو خەڵکی کە لەو زڕوفە بیاوێتن قازانجێکی بچووک بکاتن لە ڕووی شەرعەوە و لە ڕووی یاساییەوە شتێکی غەڵەتە، بە تاکید ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەین.